بە شێوەیەکی گشتی وتم بارودۆخی ئەو سەردەمە ئاوا بوو کوردەکان ڕۆڵێکی زۆر گەوریان هەبوو لە ئەم گۆڕانکاریانەیە چونکە کوردەکان بەشێکی سەرەکی بوون لە ئیدارە و سیاست و فکر و گۆڕانکاریەکان چ ئەوانەی لە تەرەفی سوڵتان عەبدولحەمید بوون کاریگەریان دوایی لەسەر فکری ڕەسەنێتی و نوێخوازی هەبوو کە لە دەوروبەری سوڵتان بوون هەروەها ئەو ئیتیحادی جەمعیەتی محەممەدی کە دروست بوو یەکێکی وەکو شێخ سەعیدی نەورەسی بە ڕەحمەت بێیاخوا یان ئەوانەی تر کە لەگەڵ نوخبە بیرنامۆکان بوون و باوەڕیان بە سکولاریزمەکە هەبوو بە لایکیزم هەبوو بە جۆکردنەوەی دین لە دەوڵەت هەبوو بە گۆڕانکاری دەوڵەتی عوسمانی هەبوو بەڵام پێیان وابوو ئەگەر لەگەڵ جەماعەتی نازم بێگ و ئەمانەیە بکەونە ڕێ گۆڕانکاریەک وەکو ئەوروپا ئەتوانن دروست بکەن دەوڵەتێکی مۆدارن دروست بکەن ئەو کاتە عوسمانلی بێ هەموو میلەتەکان ئازاد بن چونکە لەو سەردەمەشا مەکتەبی کوردیان کردبەوە لە ئەستەمبول زمانی کوردیە خوێنرا جەمعیاتێکی تری کوردی زۆر دروست بوو بۆ هەروەکو کە هی عەرەبی دروست بوو بۆ کوردەکان ڕۆڵێکی زۆر سەرکردانیان لە هەردوو تەرەفەوە ئەبینی هەردوو لایەن تەبعەن چونکە باوەڕیان وا بوو بەڵام زۆر سەریع تورکەکان توانیان ئەو پانتۆرانیزمە یان ئەوە نەکرد خودی تورکەکان ئەوانش کە بوو بوون بە تورک بڵێن مەجەڕیەوە بووە بە تورک یان یەهودی دۆنمەیە بوون بە تورک ئەوانش کارتێکردنێکی زۆریان هەبوو بەڵام دوایی وردە وردە وای کرد کە لە کاردانەوەی ئەوانە کوردەکان زیاتر ئیحساس بکەن بەوەی کە مافیانە خورێ لە نێوانی ئەوەیە لەو سەردەمەیە کوردستان الفتاتێکیش دروست بوو بە هەمان شێوە هەرچەنەیەکی وەکو عەبدوڵڵا جەودەدیان ئیسحاق سکوتی و ئەوانە کە لە دامەزرێنەرەی ئەو ئیتیحاد عوسمانیەکە بوون ویستیانەوانش ئیتیحاد و تەرەقیەکی تری کوردیش هەبێ بەڵام ئەوان هێشتا هەر لەگەڵ ئەو خەتەی ترە ئەڕۆیشتن و هەر جەریدەی ئەلعوسمانیەکان بۆ دەرەکریا مجلەی ئیجتیهاد کە لە ئەوروپاوە هەردووچی دەرەکرا و دوایی چووە قاهیرە و ئیدارەی بەریتانیش زۆر داعمیە کرد و پشتیە گرتن و هەروەها ئەوانە طبعا دائمە بەردەوام ئەیان نووسی دژی سوڵتان عەبدولحەمید ئەیان نووسی چونکە لێیان بوو بۆ بەقینێکی وەکو شتێکی شەخصی بە دیکتاتۆرێکیان ئەناسی هەروەها ئەوروپاش دائمە لە خوێنی ئەرمەنەوە ناویان نابوو سوڵتانە سوور بۆەوەی لەبەرچاوی خەڵکی بکەوێ بۆەوەی ڕەش بێ بۆەوەی هەر کەسێکیش کە پشتی ئەگرێ هەر بە ئینسانی متعصب و جاهل و نەزان و دەروێشێک و ئەبەم شێوەی دائمە طبعا مەدح قسەیان لەسەریانە کردەوە بۆ ئەوەی سوچیان کەن هەتاوکو و کارتێکردنیان لەسەر واقعەکە نەمێنێ علاقەی عەبدوڕەحمان بەدرخانیش عەبدوڕەحمان کوڕی بەدرخانی گەورە کە لە میسر بوو ئەو کاتە ئەویش علاقەیەکی زۆری لەگەڵ ئیتیحاد و تەرەقیە هەبوو بەردەوام شتی بۆ ئەنووسن لە مەقالەی لە جەریدەی عوسمانەکە بۆ بڵاوەکردنەوە ئەوانیش هەروەهایکی وەکو شەریف پاشا و تم کوڕی سەعید پاشا کە خەڵکی سلێمانی و فترەیەکی زۆر وەزیری خارجی پێشوو بوو هی سوڵتانی عەبدولحەمید دوای لە 1990 بوو بە سەفیر لە ستۆکهۆڵم لە سوید دوای ئەوە لەگەڵ ئیتیحاد و تەرەقیەکانیشە کە ویستیان تەعینی کەن لە فەڕەنسا خۆی داوای کرد لە فەڕەنسا ببێ یان لە ڤێننا ببێ بە سەفیر بەڵام دوای اختلافاتێکی بۆ دروست بوو هەندێک کەس پێیان وایە اختلافەکان شەخسین لەبەرەوەی نەکرا بە سەفیر دژیان وەستایە بەڵام لە ڕاستیە وانیە چونکە شەریف پاشا هەستی پێکرد کە مافی میلەتی کوردی و ئەو خەڵکەی تریش کە یارمەتی دەری ئەوان بوون لە بێوەفایی ئەوانە مافەکان هەموو یەخورێ لەبەرەوە ئەویش پێچی کردەوە بەلای معارەزەکانی ئەوانە ئەو دەسەڵاتێکی زۆریە بوو دەورێکی زۆر گەورەشی بینی بوو یعنی یەکی وەکو شەریف پاشا کارتێکردنێکی زۆر گەورەی لە سوید لە پاریس لە ڤێننا لە نەمسای ئەو کاتە هەبوو بۆ کۆکردنەوەی پارە بۆ ئیتیحاد و تەرەقی بۆ دەعمێکی زۆری نێودەوڵەتی بۆ بزاوی ئیتیحاد و تەرەقی بەڵام زۆر بەداخەوانش طبعا هەروەکو هەموو ئەلمانیەکی تری بێوەفا زۆر دژایەتی ئەویان کردەوە دوای کە حکومەتی ئیتیحاد و تەرەقییان دروست کرد ئەویان خستە کەنارەوە بە تایبەتی لە دوای حەربی عالەمی یەکەمیشەوە هیچ تەسیرات و دەورێکی نەما هەروەها وتمان عەبدولقادری کوڕی بەدرخانی گەورە ئەویش کە لە ئەستەمبول بوو کارتێکردنێکی باشیە بە علاقەی کۆنی لە 1996 هەر لەگەڵ جەماعەتی ئیتیحاد و تەرەقی لەگەڵ شخصیەتەکانە هەبوو هەرچەنە لە نزیکیش بوو لە سوڵتان عەبدولحەمید مستەشاری سوڵتان عەبدولحەمید بوو بەڵام لە حادیسەیەکە کە زۆر دژی لە حادیسەیەکە کە ڕئیسی حیمایەکانی سوڵتان عەبدولحەمید کوژرا خەڵکانێک زۆر دایانە پاڵ کوردەکان وتیانەوە بە سەبەبی ئەوانە و بۆ ئەوەی فاصڵێک بخەنە نێوان سوڵتان عەبدولحەمید و کوردەکان و بە تایبەتی بەدرخانەکان یان بابانیەکان کە خەڵکی سلێمانی بوون و لە لای ئەو بوون بۆیە سوڵتان عەبدولحەمیدیش 100
کەس لە بەدرخانیەکانی نەفی کردەوەن بۆ لیبیای ئێستا بۆ تەرابلوسی ئەو کاتە و عەبدولقادریشی هەر نەفی کرد بۆ مەدینە و لەوێش کۆچی دوایی کرد. بەڵام بە هەر حاڵ عەبدوڕەحمانی کوڕی بەدرخانیش دیسان کارتێکردنی هەر لەو ئەحداسانە هەبوو وەکوتم بەشداری کۆنگرەکەی ساڵی 92 فەڕەنسای کرد بەشدار بوو لەگەڵ حکمت بابانە هەردووچیان بە نوێنەرێتی کورد لێوێ بەشدار بوون و دەورێکی زۆریان بینی بۆ سەرخستنی مؤتەمەرەکە هەروەها لە مؤتەمەری دووەمیشە دیسان عەبدوڕەحمان کوڕی بەدرخانی گەورە بەشداری تیا کردەوە لە 1970 بە هەر حاڵ ئیتر لە سەردەمانێکە هەر لەو ماوەیە عەبدوڵا جەودەت کە شخصیەتێکی زۆر متەنەویر و منەفیز و بیرمەندی ئیتیحاد و تەرەقی بوو نیان هێش بێ بۆ مؤتەمەری 1970 وتیان چونکە علاقەی لەگەڵ سوڵتان عەبدولحەمید دروست کردووە وەکو بڵێ خیانەتی کردو ئەوانە لە سەفارەتی عوسمانی لە ڤیەناوە ئەو پەیوەندەی دروست کردوتەوە. بە هەر حاڵ ئایا شتێک ئەو لەوانە پێویستە زیاتر بە دوایانە بڕوا و ڕاست بکرێتەوە.